ولی بو پیتر زانینا توقیت انجام دانا به هالبجارتنه و در انجام نوی میسم مرادی شارزای پیوندی نف دولتی لباجار آلبورگ لدانی برگلمه که میسم دماتا باش به ایدی لگور راپرسیان دبه وی جاره کمترین خلق بجداری هالبجارتنین پارلمان ایران بکه تو راوش چاد بینی گلو سلااوڕێز کاکەکار ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ڕاستە ئەوەی کە باست کرد لە راپۆرتەکەشدا هەبوو بەپێی ئەو باسانەی کە هەیە ڕێژەی بەشداری خەڵک لە ئەم هەڵبژاردنەی ئەمجارەی پەرلەمانی ئێراندا زۆر لە جارانی پێشوو کەمتر دەبێت چەندانە راپرسیە کراوە کە من دەتوانم ئاماژیان پێ بکەم بۆ نمونێ راپرسیە کراوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە لایەن دەستگای لێکۆڵینەوە و راپرسی کوردستانەوە کە باسی لەوە کردووە کە 66% خەڵک وتویانەکە نایانەوێ بڕۆنە سەر سندوقی دەنگدان و دەنگ نادن یان ئەوەی کە راپرسێکی دیکە کراوە کە لە دەرەوەی ئێرانە ئەویش باسی لەوە کردووە کە ڕێژەی بەشداری نەکردنی خەڵک لە هەمان ئازدایە نزیک 60-70% ئەمە لە کاتێکدایە کە ئێران دەسەڵاتی ئێران بۆ خۆی باسی لەوە کردووە کە زیاتر لە 6 ملیۆن کەس مافی ئەوەی هەیە کە دەنگ بدات بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو راپرسیەکان باز لەوە دەکەن کە ڕێژەی بەشداری خەڵک لە جارانی پێشووتر زۆر کەمترە لە ڕۆژهەڵاتی کوردستانە زۆرێک لە ئەو گۆڕانکاریانەی کە لەم ساڵانەی دواییەوە بەتایبەت دوای کوشتنی ژینا ئەمینی دوای هێرشی ئێران بۆ سەر حیزبەکانی کوردستانیان هێرشی ئێران بۆ سەر هەولێر کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر ئەوەی کە خەڵک نەیەوێ بەشداریکە بۆ نمونە من راپۆرتێکە دەتوانم ئاماژەی پێ بکەم لەلایەن دەستگای لێکۆڵینەوەی کوردستانەوە کە باسی لەوە کردووە کە هێرشی موشکی ئێران بۆ سەر هەولێر و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە 75 کاریگەری هەیە لەسەرەوەی کە خەڵک نەڕۆن دەنگ بدەن و بەشداری نەکەن لەم دەنگداندا لە کۆمەلگای نێودەوڵەتیژا بەو شێوە چاوی لێ دەکرێت لە ڕاستیدا لە دوایتا ئەو پێشاتە کە تو باست کرد بە پێی ئەو راپەرسیانە کەمترین خەڵک بەشداری هەڵبژاردنان دەکات ئەوە بخۆی بۆ ئیران چ پەیامێکە بۆ ناوخۆی ئیران بۆ سەرکردایەتی ئیران دەمویست باس لەوە بکەم کە لە دوای هاتنە سەر دەسەڵاتی ئیبراهیمی ڕئیسی وەکو سەرۆک کۆماری ئێران بە شێوەیەکی گشتی باس لەوە کرا کە کۆماری ئیسلامی شتێک بە ناوی هەڵبژاردن نەماتێدا تا پێشووتر لەوە کەسانێک نزیکتر لە خۆیان وەکو ڕێفۆرم خوازەکان دەهاتنە سەر دەنگیان دەدا بەشداریان دەکرد دەیانتوانی بە شێوەیەک بیر و ڕای خەڵک بەلاڕێدا بن بەڵام لە دوای هاتنە سەر دەسەڵاتی ئیبراهیمی ڕئیسی ئەو سیستمە بە شێوەیەکی گشتی داخرا بە هەر حاڵ ئەمەوێ بڵێم کە ئێران وەکو ئەوەی کە بیهەوێت کە پێناسەی خۆی وەکو دەسەڵاتێک بکات کە ڕەوایی خۆی لە خەڵکەوە وەردەگرێت پێویستی بە ئەوە هەیە کە خەڵک بڕواتە سەر سندوقی دەنگدان دەنگی پێ بدەن بەڵام لە ڕاستیدا پێدەچێت کە ئەم جارە خەڵکێکی زۆر لە کوردستان و لە ئێرانیشدا و لە شارەکانی دیکەدا بەشداری نەکەن لەم هەڵبژاردنانەدا و ئەمە بۆ خۆی ڕاستەوە خۆ پەیامێکیشە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی کە بڵێت کە لەو ڕۆژاوادا بەتایبەت کە پرسی هەڵبژاردن پرسی دەنگدان وەکو یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی دموکراسی باسی لێ دەکرێت کە کاتێک دەبینن خەڵکێکی زۆر نەڕاتە سەر سندوقی دەنگدانەکان بەم شێوازە دەبینێت کە پەیامێک دەگەێنێت بە کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەتی وڵاتانی ڕۆژاوا کە جەنابەت لەوێ ژیت سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئیران سەرنجیان چیە و ئەگەر خەڵک بەم ڕێژە کەمە بەشداری هەڵبژاردنەکان بکامە تا چەند پێت وایە کاریگەری لەسەر سیاسەتی ئیران هەم لە ناوخۆ هەم لە دەرەیشەوە دەبێت لە ڕاستی داوتم کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی بە شێوەی ئەرێنی چاو لە هەڵبژاردن لە ئێراندا ناکات ئەمە بەس بۆم هەڵبژاردنە ناگەڕێتەوە بۆ هەڵبژاردنە پێشەکانیش دەگەڕێتەوە ینی ئەمە ئەو بڵێم کە ئەو ڕەواییەی کە هەڵبژاردن لە وڵاتێکیان لە ناو سیستمێک و دەسەڵاتێکی ئاسایی هەیەتی لە ناو ئێراندا نەماوە بە شێوەیەکی گشتی و ئەمەش وڵاتانی ڕۆژاوای بە شێوەیەکی گشتی بە باشی ئاگاداری ئەوە هەن ئەوەی کە ئێران دەیهەوێت کە بە هەر شێوازێکە هەیە لەم 1-2 هەفتەی ڕابردووەشدا تەنانەت یاسا و ڕێساکانیشی گۆڕانکاری بەسەردا هێناوە بە شێوەیەکی گشتی ڕێگەی ئاوەڵا کردووە ئاسانکاری زیاترەکە بۆی کە خەڵکی زیاتر بڕۆنە سەر سندوقی دەنگدان وەکەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ڕێبەری باڵای ئێران عەلی خامنەی باسی لەوە کردو کە بە هەر شێوازێکە هەیە ئەبێ خەڵک بڕۆنە سەر سندوقی دەنگدان کەواتە دەنگەکان کە دەدرێت هیچ گرنگیەکی نییە بۆ دەسەڵات ئەوەی کە بۆ دەسەڵات گرنگە بوونی خەڵک بەشداری خەڵک لەسەر سندوقەکاندایە بۆ ئەوەی کە بیەوێ پەیامگەلێک بە کۆمەلگای نێودەوڵەتی بگەێنێت کە بڵێ هێشتا من ڕەواییم هەیە هێشتا خەڵکانێکن کە دەیانەوێت کە ئەم دەسەڵاتە بمێنێتەوە و دەنگ دەدەن بە ئەم دەسەڵاتە بە نوێنەرەکانی ئەم دەسەڵاتە بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە دیارە
کە ئەو ڕووداوانەی کە لەم چەند ماوەی ڕابردوودا بەتایبەت 1 ساڵی ڕابردوودا کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر ئەوەی کە تەنانەت بەشێک لەو کەسانش کە تا پێشووتر وەکو ڕێفۆرم خوازەکانی ئێران کە باوەڕیان بەو دەسەڵاتە هەبووە، باوەڕیان بە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە بووە، ئەم جارە تا ئاستێک دڵسات ببنەوە نەیانەوە بەشداری بکەن لەم هەڵبژاردنانەدا. ئەوەیە کە ئێران سیستم بە شێوەیەکی گشتی دڵنگەرانە ڕاپرسیگەلێکی کردووە بۆ خۆی لە ناو سیستمی ئێراندا، لە ناو دەسەڵاتی ئێراندا، کە باسی لەوە کردبوو کە لە ساعت 40% بەشداری دەکەن. دوای قسەکانی عەلی خامنەیی ئەم ڕاپرسیش تەنانەت گۆڕانکاری بەسەردا هات و ڕێژەکەیان بردەسەرەوە. و ئەمەیە کە تەنانەت ئەگەر چاو لە هەڵبژاردننی پێشووی ئێران وەکو سەر و کۆماری ئێران بکەین، ڕێژەی بەشداری خەڵک کەمتر لە 40% بوو و ئەم جارە کە باز لە ڕێژەی بەشداری دەکرێت تا ئاستێکی زۆر بەپێی ئەو ڕاپرسیانە کە کراوە، بەتایبەت ئەوەی کە لە کوردستان کراوە، ئەگەری زۆرەکە کەمتر لە 20% بێت، بۆیە دەسەڵات بە شێوەیەکی گشتی. هەڵبەتە چەند دەمژمێرێن داهاتی وێ ئاشکرا بیت گەل و کۆڕێژە بەشداریە خەڵکی ئایا ئەوان ڕپەرسیان بەحەزکردی ڕاستە ئان ڕێژە پێترە ئان کێمترە، ئەمێ ڕەوشەیە بشوپینین. مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتی لە باژارێ ئالبۆرگ لە دانیمارک. ڕۆژێکە خۆش.